دوای ماوەیەک بیستمەوە لەسەر تەلەڤیزیۆن ئەو کەسە قسەیە کرد کە گوایە چەند دەفتەرێکیان داوە بە کەسێک بۆ بازرگانی لێی بردوون لێی خواردوون. ئامادە نەبوو چەند گەڵایەک چەند دۆلارێک بۆ باوکی سەرفکە بەس بە چەندین دەفتەر بۆ بازرگانی سەرفی کردبوو. کاک دکتۆر پامتان چییە بۆ خێزانی کەسی توش بوو؟ چۆن ئەتوانن هاوکاری نەخۆشەکەیان بکەن؟ لە وڵاتی ئێمە بە نەخۆش ناگوترێت کە تۆ تووشی شێرپەنجەی سیەکانیان هەر جۆرێک لە شێرپەنجەیان نەخۆشیێکی تر بووبی. بەڵام بە کەسوکارەکەی ئەگوترێت. لە وڵاتانی پێشکەوتوو بە نەخۆشەکە ڕاستەخۆ گوترێت کە ئاگای لە خۆ بێ بۆی گرنگی بەخۆی بدە. هەردووشی لێکەوتەی هەیە، زیانی هەیە. پێی نەگوترێ هەم زیانی هەیە، پێی بگوترێم زیانی هەیە. بەڵام کەسوکاری نەخۆشەکە ڕاستەخۆ پێش نەخۆش دێن دەڵێ دکتۆر ئەگەر نەخۆشیەکەی ئاوایان پیسە بە نەخۆشی پیسەکە ناوێنێن تکایە بانەزانێ ئیتر تۆش ئەکەویتە مەوقیفێکەوە خۆی قورسە بەڕاستی بۆ ئێمە کە پێی بڵین بەڵام ئێمە بەناڕاستەوە خۆ پێی ئەڵێن. بەڵام ڕێنمایی کە سوکاریانەکەین لەوەی کە با نەخۆشەکە ئازاد بێت لەوەی بزانەیان نا ئەمە یەک چکە نەخۆشی بەورەمانەیە ئەشزانێ و چارەسەریش بوو. و دووەم با نەخۆشەکە بەلایانی کە مۆگەر نزانێ شێرپەنجەی هەیە بەڵام هەندێک شتێ نابێت لی بشارنەوە بۆ چکەلوانەی چارەسەری خۆی زوو بکە. نەخۆشمان نەبووە شێرپەنجەکەی لە قۆناغی سەرەتاییدا بۆ پێم گوتون کە زوو چارەسەری بۆ بکەن نیانهێشتۆ کە سوکارەکەی نیانهێشتۆ نەخۆشەکە خۆی بزانێ. دوای 4 مانگ هاتوتۆ بۆتە قۆناغی 4 بڵاو بۆتەوە. دوای 6 مانگ کەسمانە بۆ دوای 6 مانگ هەمان بووە دوای ساڵێک بۆ بە بچکۆ بڵاو بێتەوە. تۆ پێی نەڵێ ئەو بەس کە ئەگەر زوو بزانێت طبعاً زوو بزانێت چارەسەر وەرەگرێ ئەڵێ هەموو ژیانم تەسلیمەکەم بۆ چونکە چارەسەر وەرگرێ بەلایەنی کەمەوە تا 10 ساڵ ئەگەر بە باشی لە قۆناغی سەرەتایی بەلایەنی کەمەوە تا 10 ساڵ ژیانی بە تەواوی یاساییە بێ بەس چارەسەر وەرنەگرێ 6 مانگ بۆ ساڵێک ئەو پەڕی 2 ساڵ دروست بۆ ژیانی لە 10 ساڵەوە بێ بە 2 ساڵ چوە کەسەکە ئەڵێ من بەزێ ڕۆژێک ژیانم زیاتر بێت هەموو سەر و سامانی خۆمەکەمە قوربانی. بەداخەوە کێشێکی تر هەبووە من نەخۆشێک ئەوەی کە گوێی لە منە ئێستا ئەزانێ لەگەڵ کێمە مامۆستایەک بوو لەگەڵ چەند برایەکی باوکیان توش شێرپەنجە بوو چارەسەری کیمیایی وەرگرت لە قۆناغی 3 بوو بە 2 کە هاتە لای من گوتم عملیاتی بۆ کەین چکە دکتۆری پسپۆڕی چارەسەری شێرپەنجە بە کیمیایی ناردبووی بۆ لای من کە چاودێری بکەین بە هەردووکمان لە قۆناغێکەوە بێتە خواردتر ئەنجا نەشتەرگەری بۆ بکەین سوودی زیاتر لێ ببینێت. ڕاستە تەمەنی هەبوو بەڵام بەکەڵک نەشتەرگەری ئەهات سوودی زۆری لێ بینی. دیارە کە سوکارەکەی نەشتەرگەریان بۆ نەکرد لەبەر مادە بێت هەر هۆکارێک بێت چکۆم نەشتەرگەریە پێشکەوت و ئامێری پێشکەوت و بەکاردێن لە ڕێگەی ناوزوورەوە. بەڵام دوای ماوەیەک بیستمەوە لەسەر تەلەڤیزیۆن ئەو کەسە قسەیە کرد کە گوایە چەند دەفتەرێکیان داوە بە کەسێک بۆ بازرگانی لێی بردوون لێی خواردوون. ئامادە نەبوو چەند گەڵایەک چەند دۆلارێک بۆ باوکی سەرفکە بەس بە چەندین دەفتەر بۆ بازرگانی سەرفی کردبوو. ئەمەش زوڵمێک بوو کە کردبوویان نەهێشت بوویان باوکیان بزانێ و نە ئامادەش بوون پارەی بۆ سەرفکەن. ڕێنمایی ترم بۆ ئەو کەسوکاری ئەوانەی کە تووشی شێرپەنجە بوونەوەیە زۆر هادی بن نەهێندە میهرەبان بن لەگەڵیان هەست بە بەزەی بکەن نەهێندەش توند بن لەگەڵیان کە هەست بە بێ پشتیوانی بکەن چونکە پشتیوانی خێزانی لە زۆربەی وڵاتان یەکێکە لە بەهێزکردن و بەرزکردنەوەی ئاستی هەم هۆشیاری هەم دەرونی هەم زیادبوونی بەرگری جەستە نەخۆش سوودی لێ بینێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی